یەک چای جوانم هێناوە بۆ مدیری ئازیز. ئەی دەستەکانت خۆش بێ کاکە ئەحمەدجان. ئەبولهێر دەستەکانت خۆش بێ کاکەجان. ئەوەژە بۆ مناسەبەتەوە بەڵێ کاکە ئەحمەدجان ئیمڕۆ ئەبێت تا سەعات دوو بمێنیتەوە لەبەر ئەوەی میوانێکی زۆر زۆر ئازیز و خۆشەویستم دێ بۆ لام. وەڵاهی داوای لێبوردنەکەم ناتوانم. بۆ کاکە ناتوانی؟ خۆ دەزانی من سەعات 12 ئەبێ بڕۆم. کاکە ئەزانم تۆ 20 ساڵە لە لای منی و ئەشزانم هەموو ڕۆژێ سەعات 12 ئەڕۆی. بەڵام ئیمڕۆ جیاوازە ئیمڕۆ کاکە لەبەر خاتری من هەتا سەعات دوو بمێنەرەوە لەبەرەوەی ئەو میوانم یە بۆ لام و زۆریش ئازیزە لەلام. وەڵاهی داوای لێبوردنەکەم منیش ئەوەی کە ئەچم زۆر ئازیزتر لەوەی تۆ. کاکە ئەحمەدجان ئەوەی ئیمڕۆیی من زۆر زەرورە کاکە. ئەوەی من زۆر زەرورترە. کاکە ئەحمەدجان ئەم میوانە زۆر ئازیزە لەلام کە یە بۆ لام بە قوربان. چاوەڕاستەکەم ئەوەی من زۆر ئازیزترە ناتوانم داوای لێبوردنەکەم و تەواو. کاکە من مدیری تۆم بە قوربان من مدیری تۆ من پێ دەڵێم هەتا سەعات دوو بمێنەرەوە. مدیری تۆ یا الله کرد مدیر عامە بوویت من ئەبێ سەعات 12 بڕۆم زۆر زەرورە. ئێ باشە وەڵڵاهی زۆر بەلامەوە سەیرە تۆ بۆ هەموو ڕۆژێ سەعات 12 ئەڕۆی. ئێ کاکە ئیمڕۆ بەس ئیمڕۆ مەمنونە دەبم یارمەتیم دە هەتا سەعات دوو بمێنەرەوە. مستحیلاتە یەک ڕۆژ بمێنمەوە سەعات 12 ئەبێ بڕۆم زەرورە زۆر زەرورە. تۆ ماوەی یەک ساڵە سەعات 12 ڕۆشتووی من ئەبێ ئەم سڕە بزانم تۆ بۆ چی و ئەچی و چیەکەی. ئەرە تۆقە چیەوە ژیانی تایبەتی خۆمە سڕێکی و چیش من ئەسڵا هەست سڕمەر نییە. وەڵڵا یعنی هیچ مەجالیتیانێ یارمەتیم بە ئیمڕۆ. ئەبەت ئەو چاکەش لابم جاریکە لە خۆش تۆ هین مەکە وەنە شپرزەم مەکە من خۆم وەزعم تەواو نییە سەعات 12 یعنی ئەڕۆم. تۆ سەیرە وەڵڵاهی زۆر سەیرە نازانم ئەم کابرایە ماوەی یەک ساڵە سەعات 12 ئەڕۆتە دەرەوە بەخوا منە بێ بزانم ئەم کابرایە بۆ چی ئەچێ ئەم سڕەت چییە؟ سامان بەڵێ قوربان وەرە کاکە. ئەرێ چی بوو قوربان دەنگتان چۆن خوارەوە بۆ مشەوەشی کاکە ئەحمەد دەرە چی بوو؟ جانش بۆ مۆزوعاتۆمان کردووە. سامان خۆ دەزانێ ئەو کاکە ئەحمەدی لای خۆمان فەراشەکە ئەمە ماوەی یەک ساڵە هەموو ڕۆژە سەعات 12 ئەڕۆوە. ئێ باشە من ئێستام ئەبێ بزانم 100% بزانم ئەم سڕەت چییە و چی لە ژێر سەرایە و بۆ کوێ چێ کاکە. ئێ قوربان ئەو نووسراوی لای مدیر عامەوە هێناکە ڕوخسەتی پێدرا هەموو ڕۆژێ سەعات 12 بڕا مشتێ ناکەم. ئێ باشە ئاخر باشە قەیناکەم نووسراوی هێناوە بەس کاکە بەخوا ئەمەش یعنی جگای گومانە من ڕاستی گومانم لەلا دروست بووە ئەبێ تۆ شتێکم بۆ بکەیت ئەبێ بچی بۆ لای هەر چۆنێ بێ بچیتە ژێر سەری هەر چۆنێ بێ قسەی لێ دەربێنی بزانی ئەم کابرایە هەموو ڕۆژێ سەعات 12 بۆ کوێ چێ سامان ئەبێ ئەوەنەم بۆ بکەیت. قوربان ئێمە پێشتر زۆر هەوڵمانداوە لەگەڵیشیا دواوین هەوڵشمانداوە زانیەوە گرنگ تێناگری نازانێت ئەم کابرایە سەعات 12 ئەڕوا چێکا و چی ناکات. هەلاکولین هەوڵی خۆت دە دووبارە لەبەرەوەی من شەوانش خۆم لێ ناکەی ئەبێ بزانم ئەم مەوزوعات چییە و چ سڕێکە بەڕاستی. خەمە نەبێ من دوای زانیاری دۆ دێن. باشە بڕۆ فەرموو نەسەر چاو دەست خۆش بڕۆ. کە تۆ هەقە چێ بەسەرمەوە مدیرێکی لە ژووری خۆتا دانیشتویت چی داوا لە من سەعات 12 بڕۆمیانە ڕۆم. ئەی وەرەقی مدیر عامم بۆ نەهێنای بۆ تەدەخول لە حیاتیم ناکەی بۆ تێ سەڕی من بزانی. باوکەڕۆ لەو چایە کە ناخۆشە ئەمە چەند وەختە چۆن بۆی خوراوە سەعات 12 مەڕۆ وەڵا ئەڕۆم بۆ کۆتم خۆ ناتم بۆ شەکراو خواردنەوە إلا ساعات 12 ئەڕۆم ساعات 12 ئەڕۆم. کاک ئەحمەد کاکە تۆ باشی؟ ساعات 12 ئەڕۆم. بەڵێ ساعات 12 ئەڕۆم. ئێ باشە کاکە کەس نەوی تۆ مەڕۆ بە قوربان. ئەڕۆم وتم با بزانیت. ئەرە وڵای تۆزە تاشت هەیە وتم لەوانەیە تایەکە بەرز بێتەوە. بەخوا هەرچیەکم هەبێ ساعات 12 ئەڕۆم. کاک ئەحمەدجیان بە قوربانت هەمومان نەزانین تۆ ساعات 12 ئەڕۆی نایش زانی چیەکەیت و بۆ کێ ئەڕۆی بەڵام ئەوە دەوامە تۆ 2 سەعات لە دەوامەکەی خۆت زووتر ئەڕۆی ئەوانی تر وەکو تۆ مۆزەفن هەمووی لە سەعات 2 ڕۆ ئەخر جەنابی مدیری تووڕە کردووە ئەخر معقول نییە خۆ كيفي خويتي من ساعات 12 ئەڕۆم یعنی ئەڕۆم من وەرەقەی مدیر عام بۆ نەهێنا. ئێ باشە خۆ پێم بوو پێو بوو بەڵێ پێم بوو. ئەوتی چی؟ ئێوتی کاکە بەس تەکلیفم لێ کردووە ڕجام لێ کردووە تکای خوێنێکم بکڕۆ بەس ئەمڕۆ تا سەعات 2 بمێنێتەوە میوانێکی ئازیزم لە دوورەوە دێ بەس لێرە بێ. ساعات 12 ئەڕۆم یعنی ئەڕۆم. یقینا ئیسە کاک ئەحمەدجان خۆ ئیسە خۆم و خۆتین ئەو گوێ لێمان نییە بەس بزانم ئەمەوێ بەس بزانم بۆ چۆ ئەڕۆی ساعات 12 تۆ. ئەلبا بێوەکتان چێ بۆی چۆتم ساعات 12 ئەڕۆم یعنی ئەڕۆم. ئێکورە کاکە ئەڕۆی کەیفی خۆتە مشکلەی خۆتە خۆ مشکلەی من نییە. والله تۆ مێشکی سەری ئەم و دایرەکەشت بوو بەم ئەڕۆمە کاکە و پیاوە تووڕە کردووە بێ بێتە لای ئاشتیکەیتەوە. من بێمە ژووری مدیر مستحیل. وەڵا دەبێ بیت
والله دنیا قسە بۆ کاکە لەبەر ئەونا لەبەر من وەرە ئاشتی کەرەوە گوناح کاکە و کابرایەت تووڕە بووە پیاوە نەبم بێ مەشوری وەرە وەڵڵا هەر دێت نایە وەرە بەخوا بە زۆرت بە دەستی خۆش وەرە کاکە گەورە قوربانەوە هێنام ئەی دەست خۆش بێ والله کاک سامان نەبووە من زۆر لێو عادەزم دڵم لێ دێژاوە ئاشتیش نابوو تۆ لەگەڵ مناژمیتەوە والله من دڵم تەخی بەخوا ئەبێ بزانم تۆ سەعات 12 هەموو ڕۆژێ بۆ کوێچی والله بڕیاریشم مابوو لێم دۆ کڵۆشەکر وێنان چاکە بە تاڵی بکەین چا ناخۆم بەس دڵمان مرتاح کە بزانم تۆ بۆ کوێچی ئەم ڕۆژێ سەعات کاک ئەحمەد بە ڕوخسەتی جەنابی مدیر کاک ئەحمەد جان ژیان معاملەیە کاکە شتێ لە بەر خاتری من و شتێ لە بە خاتری ئەها پێکی بێنە زانی چیە مۆزوع ئاخرەوە پەیوەندی بە ژیانی تایبەتی خۆم هەیە کاکە دەوازم لێ باسی نەکەم هیچ مەجالیتیانێ ببیێت ئەرێ وەڵا والله ڕاست و ڕەوان پێتان بڵێم هەموو ڕۆژێکە سەعات 12 ئەڕۆم ئەچم بۆ خەڵۆتگەی پیری بۆچی خەڵوەتگەی پیری ژنەکەم لەوێ کەوتووە تووشی زەهایمەر بووە ئەها باشە کاکە تۆ لەم حاڵەتە توانی ئەبێرەوە بە تەلەفۆن قسەی لەگەڵا بکەیت ئاخر ئەو هیچی بیر نەماوە من ناناسێتەوە ئەیکە نادناسێتەوە بۆ چێتی بۆ لای پێویستدارینە ئەو من ناناسێتەوە خۆ من ئەوە ناسمەوە وەگەر بێتە سەر و مەسەلێ ئەشەمبیلا وەفا نەماوە بەڵام ئافرین کابرا تۆ وەرە ئەمەنە بە وەفا بیت خێزانت نەناسێتەوە هەموو ڕۆژێ سەعات 12 بچی بۆ لای نمونەی زۆر بێت حەزەکەم ئێمەش هەمومان لە خۆمەوە دەست پێکەن تۆزێکمان بچێتەوە سەر و پیاوە